وانا كمه رهبری سامان آجالانه لوزارت کشتوکار و چافکانین آفرزدار فراس صدیق تو بخیر هاتی که فراس سپاس با آماده بونا و هجمارین مازن ام دبینین مازن تر بونه شیان مازن تر بونه پروژه مازن تر بونه اوه بو چه بدگاریتن یا کو هنگج نزیک و دبینین و کار جری سر دکر بله سپاس بو برستان طبعا جمارکان ئامارەکان دڵخۆشکەر بوون و ئەوەی کە کابینەی نوێیمی حکوومەتی هەرێمی کوردستان جیاکاتەوە حەقەت ئەوەیە کە استراتیجی خۆی ئەم کابینەی نوێیمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تەواوی بە بواری کشتتوکاڵدا تەوان کاڵین کشتتوکاڵ بە هەموو جونگەکان بە هەموو بوارەکانی ناو کشتتوکاڵ چکە هەمومان نەزانین کشتتوکاڵ بوارێکی بەرفراوانە و سامانی ئاژەڵشێکی کە لەو قتەعانە گەورەیەکە لەوە دەست پێەکە کە نزیکی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە خاوەنکاران نزیکی بەڕێزیان و ڕوئیای جەنابیان بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ ئەمڕۆ یەکێ لە پرۆژە گەورەکان لە هەرێمی کوردستانە لە پارێزگای دهۆکی خۆشەویست دەست بەکار بوو پرۆژەکە و پێشتر ئەم پرۆژەیە بەردبیناغی دانرا و ئێستا بەرهەمەکانی لە ماوەیەکی نزیکاکەوێتە بازاڕەوە ئەو وێنەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بینیمان وێنەیەکی مەئلوف بووە یعنی ڕۆژانە جەنابیانمان لە مەحالف لە کشتتوکاڵیەکان لەکردنەوەی پرۆژەی کشتتوکاڵیە بینیوە وەکو کادریکی فەنی لە وەزارەتی کشتتوکاڵە من ئیلهام بەخشی سەرەکی بۆ من بۆ نمونە جەنابیان بوون وەختێ دەبینین ئەو پێش ئێمە دەچێت لەگەڵ جوتیارێکە سواری دەڕاسا بێت و دروێناکە ئەمە خۆی لە خۆیان مەغزای خۆی هەیە و خۆی لە خۆیان ئەوە پیشانەدات کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەفعلی و بەجددی دەوێت بە بواری کشتتوکاڵ لە قۆناغێکەوە باتە قۆناغێکی تر و ئەمە وەکو استراتیج وەکو ڕۆئیە بەفعلیش بە کردارێکیش وەکو ئاماژەم پێدا تەنانەت حزوری خۆی لە ناو پرۆژەکانە و نزیکی خۆی لە خاوەنکاران و لە جوتیاران ئەمە حافزێکی گرنگ بووە و سیقە و متمانەی خاوەنکاران بە کابینەی نوێیمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئاماژەشم پێدا ئیلهامە سەرێکەکە لە کاریزمای یەکەم و شخصی یەکەمی کابینەکە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. جا کاک فیراس بەحسا کارگەها کاوین فارم کرد گوتنێکی بینیم ببیر و پارێزگارێ دهوکێ لەوەر کرد گوت gelek ئەو پرۆژەیەن ku dikevnaware jêbecêkirnê de yan ku heta ku bi dawî ji tên dumahîk tên belkî berhemê wan yekser nebînîn encama yekser nebînîn heye belkî salek du sal jî heta encameke jê bibînîn de nav xwe de ev hejmarên me behes kirin pirsiyar vêre ew hejmarên me behes kirin bi datayên wayên fermî هەموو ئەو کارگەه و ئەو پرۆژەنێک و بە تەمامی bi dawî hatine berhemê wan dikeve bazar ji ber ku eger em sehkeyne ew qas hejmarên mezin hatibine tûmarkirin di damezrandina kargeh û projeyan de divê berhemê me jî zêdetir bibe divê piştbestina me bi berhemên biyanî jî kêmtir bibe û hinarde zêdetir bibîtin. ڕاستە ئێمە ئەو ئامارانی کە خرانە ڕوو ئەو پرۆژانن کە ئێستا لە کاران واتە بە شێوەیەکی تر بڵین بەرهەمیان هەیە لە بازاڕەکانە هێشتا پرۆژەی دیکەش بەردی بناغیان مەسەلەن بەردی بناغیان دانراوە لە بواری دامەزراندنان هێشتا ماوە یعنی ئەو پرۆژانە لە داهاتووە وەکو ئاماژەم پێدا یعنی ئەم کابینەیە بناغێکی وای دانا حەقەت بۆ بواری کشتتوکاڵ و بواری سامانی ئاژەڵ یعنی لە ماوەی 4 ساڵ هەمومان نەزانین زۆرجار تۆ بەس فریای ئەوە کەویت استراتیجیەت دانیت بەرنامە دانیت باشە فریایەوە جێبەجێکردنی ناکەویت ئەوەی جێی دڵخۆشیە یعنی ئاماری ئەوەی کە ئێمە وزەی بەرهەمێنان لە قەڵەوکردنی گۆلکە 360 زیادی کردووە لە بەرهەمی هێلکەیە ئێمە توانیمانە لە تەنها ئینتاجی 3000 کارتۆن هێلکەوە بگەینە 14000 ئەمە ڕقەمە ئەمە تەنها تۆ پلاندانانەکە بۆی ینی بۆی پلانی پێدانی بۆی کە 150 بچیتە پێشەوە وەختێکی زۆری ئەوێت ئێمە لە 4 ساڵە توانیمان پلاندانین و جێبەجێ بکەین و بین ئەمڕۆ بە شانازیوە بڵین سەرجەمی ئەو هێلکانەی کە لە بازارەکانی هەرێمی کوردستانە سەرجەمی ئەو مریشکەی کە هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستانە بەرهەمی ناوخۆیە لە بەشێکی قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە مەجگە لە پەرەپێدانە بوارێکی دیکەش هەیە بابەتی ڕەخساندنی هەلی کارەوە بوارێکی دیکەی گرنگ کە ئەمڕۆ بۆتە مژارێکی جیهانی و بەڕێزیان
بەو وردی ئاماژەی پێدا بابەتی ئاسایش و سەلامەتی خۆراکە هەمومان زانین دوای پۆتای ڤایرۆسی کۆڕۆنا دنیایەکی تری گرانی لە بوارەکانی خواردن و کەمی خۆراک جگەلێک جارە کەشوهاواژی کاریگەریە سەرچێت کەتن و گرانیە بەلکی چێ بکەتن و مەترسی هەدە ئایندەدا لەسەر ئاستا جیهانت شتێکی ببی ئاوای زیاتر چێ ببە چاوە ڕوبڕووی بۆن ئاستەنگام ببندە دەمەکێدا و هەژمارین مازنتر دەبان پرۆژیاندا دەبینین و بەرهەمێوان دەبینین بەستە من ئاستانگین گواردترین کەشوهەوا بەڵێ طبعا گۆڕانکاریەکانی کەشوهەوا حەدەس و مژارێکی جیهانیە ئەمڕۆ هەمومان نەزانین تەنانەت ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دەوروبەری خۆشمان ڕوبەڕووی ئێوە بوونەتەوە لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین کەمتر بەوادری وشکە ساڵی دەرکەوتووە مؤسساتی دیکەمانێ لەناو وەزارەتی کشتوکاڵە حتمما ئیشیان لەسەر ئەمە کردووە و کاریان لەسەرەوە کردووە کە بابەتی هاوتەریب لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا گونجاندن هەبێت لەگەڵ ئەو ئەسنافانەی کە بەرەو بوومە کشتتوکاڵیانەی کە بەرهەم دێ لە هەرێمی کوردستان لە بواری سامانی ئاژەڵ هەمان شتمان کردەوە وەکو تاقلوم وەکو گونجان لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی لە کەشوهەوای هەرێمی کوردستانە بەراورد بە چەند ساڵی ڕابرد و ڕوویداوە توانیمانە ژمارەکان ئامارەکان دەرخەری ئەوەن سەرڕای ئەوەی کە ئەمەش وەکو ئەتوانین بڵین تەحەدایەک ئەزانی استثمارکردن لە بواری سامانی ئاژەڵ استثمارێکی ئاسان نییە بۆی کە باوەڕ و متمانە بە سەرمایهدارێک بێنی جگە لە وەزع عامەکەی وەزعی ئەمنی و وەزعی اقتصادی و وەزعەکانی دیکە بابەتی سەرمایەکی زۆری دەوێت و ڕسکی تایە لەبەرەوەی تۆ تعامل لەگەڵ بابەتێکی زیندووە ئەەکەیت فبۆیە بزانە گەورەی ئەم کابینەیە و گەورەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کاریزمایی ئەو کەسایەتیە وا ڕنگدانەوە هەیە بۆ خەڵک بێت بە مەلاین دۆلار بخاتە پرۆژەی استثماری کەمتمانە هەیە وەسیقە هەیە کە حکوومەت پشتگیری دەکات و حکوومەت ئەرزێتی بۆ فراهەمەکات و حکوومەت تەنانەت لە بەرهەمەکەشە پاڵپشتی بێت چ بە ناردنەوە چ بە ساختکردنەوە لە دەروی کاکفیراس هەیەمێک بەریانەها منوتە بەحسە هەناردنە مریشکان گوشتێ مریشکان و هێکان کرد بۆ دەربە ئەو گەهشتەکی بە بەڵێ طبعاً ئەمە شێکێکە لە بابەتەکان و کاری لەسەر کراوە وەکو ئاماژەم پێدا لە ئاستی نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ئەم بابەتە کراوە هەندێک وردەکاری ماوە ئەوەی کە بۆ هەندێک وڵات دەینێرین بە تایبەت وڵاتانی کەنداو کە بەچی ئالێتێک و بەچی شێوازێک دەیانێت ئەو مریشکە بەرهەم بێت بۆی بەو شێوازە بۆیان بنێرین هەندێک تەفاسیلی بچووک ماوە بۆی کە بچێتە قۆناغی کۆتایی و هەناردەوی دەروی وڵات بکرێت وەزدار فیراسدیق ڕێبەرێ سامانی ئاژەڵ وەزارەتە چاندنی و چاوکانین ئاف سپاس بە ئامادەبوونەوە ماندی نەبن سپاس بۆ باش